دەستوەردان لە دادگاکان هەیە. ئەم قسە جیاواز لە ڕابردوو لەناو خودی دادگاکان و لەسەر زمانی دادوەرەکان دەکرێت. پاش چەندین هەوڵ بۆ شاردنەوە و تۆمارکردنی سکاڵا لەسەر هەموو کەسانی کە ڕخنەیان لە داواکاری گشتی و ئەنجومەنی دادوەری هەرێم دەگرت. سەرنجامەوەی لە پشت پەردە بوو لەلایەن ژمارەیەک دادوەرەوە خرایە سەر تەختەی نمایش و دۆخی ڕاستەقینەی یاسا و دادگاکان بۆ هەموو کەس ڕوون بوویەوە. لە چوارچێویەوە گرتبوونەوە خۆپیشاندان و مانگرتنانی کە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان دژی دۆخی خراپی دادوەری و دەسوەردانی زەقی حیزبی لە دادگاکان بەڕێوە دەچێت. فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە بەردەم دادگای سلێمانی گرتبوونەوە دەڵێن سەرانی دەسەڵاتداری ئەنجومەنی دادوەری لابری ئەوەی هەوڵ بدەن سربەخۆیی دادوەران زیاتر بکەن لە پێچەوانەوە خۆیان خزاندۆتە ژێرباڵ و دەسەڵاتی حیزبەوە و بوون بە بەشێکی گەورەی گرفت و قەیرانەکان. دەسەڵاتی دادوەری وەک بەشێک لە گرفت و گەندەڵی نەک چارەسەر و چاکسازی دوای دەرچوونی یاسای دەسەڵاتی دادوەری ژمارە 23 ساڵی 2007 و دامەزراندنی یەکێتی دادوەران لەلایەن دسۆزانی دەسەڵاتی دادوەری و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیەوە هەوڵێکی زۆر درا بۆ بەسەربەخۆییکردنی ئەم دەسەڵاتە گرنگوەستیارە. بەڵام ئەوەی جێگەی داخە لە چەند ساڵی ڕابردوودا سەرانی دەسەڵاتی دادوەری لە بری ئەوەی هەوڵ بدەن ڕوبەڕووی سەربەخۆیی خۆیان فراوانتر بکەن بە پێچەوانەوە زیاتر و زیاتر خۆیان خزاندۆتە ژێرباڵ و سایی دەسەڵاتی حیزبەوە و خۆیان بوونەتە بەشێکی گەورەی گرفت و قەیرانەکانی هەرێمی کوردستان و تەنانەت بوونەتە ڕێگریەکی گەورەش لە بەردەم دادوەرە دڵسۆزەکان بۆ جێبەجێکردنی دادپەروەری. سەرۆکایەتی ئەنجومەنی دادوەری داوای لە دادوەران و ئەندامانی داواکاری گشتی گەرمیان کردووە کە بۆ چارەسەری گرفتەکانیان سەردانی بەرپرسانی زۆنی سەوز بکەن کە ئەمە ئەو پەڕیشکاندنی شکۆی دەسەڵاتی دادوەری و ڕێخۆشکردنی بێپەردەیە بۆ دەستێوەردان لە کاروباری دادگا و دەسەڵاتی دادوەری و زەنگێکی مەترسیدارە بۆ تەواوی هاوڵاتیان کە شتێک بە ناوی دەسەڵاتی دادوەری بوونی نەماوە و تەنیا بۆتە جێبەجێکاری ڕۆتینی کاروباری دادگاکان و تەواوی دەسەڵاتەکان لای بەرپرسانی حیزبیە و دەبێت دەسەڵاتی دادوەری بۆ دانانی دادوەران و بەڕێوەچوونی کارەکانیان ببنە باشکۆی بەرپرسە حیزبیەکان. پارتی وێشێتی وانە کەیسە دەسەڵاتدار پەرلەمانتارێکی خولی پێشووی پەرلەمانی کوردستانیش دەڵێت باسکردنی گەندەڵی و وێرانەی دۆخی دادگاکان لەلایەن دادوەرانەوە گەورەترین شکست و داڕوخانە بۆ حکوومەت. لە کۆتا جارە هاتوونەتە قسە خۆیان ینی خۆیان شە خاڵخوانەوە کە دادگاکانە. پارتی وێشێتی وانە کەیسە دەسەڵاتدارن لە هەرێمی کوردستانە بەمەبەست ویان لە دادگاکان کردووە و ئەیان نەوێ لە ڕاستیە هەموو جۆرە دامەزراوەکان لە هەرێمی کوردستانە بێهێبەتکەن ئەمان گەڕێتەوە بۆی کە ئەو پێوەرانەی کە کاری پێکراوە بۆ بنیادنانی ئەم دامەزراوانە بۆ بەشی هەرە زۆریەوە کارەکتەرانی کە کاری تیاکەن زیاتر پێوەری حیزبی لە بەرچاوگیراوە خۆشیان ئەوانەی کە ئێستا ئەو بەڕێزانی کەمانیان گرتووە ئەو بەڕێزانی کە پێشتر دەستیان لە کار کێشاوەتەوە ئەم گەواهیە ئەدەن بۆیە ئەمە هەرسی تەواوی حکومڕانیە لە هەرێمی کوردستانە واتە ئەو کاتەی کە دادوەر مانەگرێ ئەو کاتەی کە دادوەر ئەڵێ دەزوەردانی حیزبی لە دادگا هەیە ئەمە هەرس و ئیفلاسی حکومڕانیە لە هەرێمی کوردستاندا. لە چەند ڕۆژی ڕابردوودا 15 دادوەر و ئەندامی داواکاری گشتی لە گەرمیان دژی بڕیارێکی ئەنجومەنی دادوەریمانیان گرت و خێمەیان هەڵدا. دواتریش دەنگۆی سزادانی حاکم ڕزگار ئەو دادوەری سەدام حسێنی دادگای کرد بڵاو بوویەوە. ئەو دادوەرەش خۆی دەنگۆکەی پشتڕاست کردەوە. بەڵام دواتر ئەنجومەنی دادوەری هەرێم لە ڕاگەیەنراوێکدا 15 دادوەرەکەی گەرمیانی بە تەکەتولچی و حاکم ڕزگاریشی بە کەمتەرخەمی تۆمەتبار کرد. ئەمەش ناڕەزایی دادوەرەکانی زیاتر کرد. بەڕاستی مەسەلەی تەکەتول ینی ئەوە هەر شتێکی کەلمێکی زۆر ناشرینەکە بەکار بێت چکە ینی ئێمە هەردوو لامان دادوەرین ینی برایانی داواکاری گشتی و ئێمەش هەمان دادوەرین و ئێمەش بە هەمان شێوە کە لە وەکو دادوەر لەسەر بە و سەرۆکاتین هەمان ئەو کێشانەمان هەبووە و سەرۆکی دادگا نەیتوانیوە کێشەکان یەکدایی بکاتەوە کە بەشێکی زۆری پەیوەندی بەخۆی بووە کەیس هەبووە ینی بۆ نمونە وەکو باسمان کرد کە پەیوەندی بە دەستپاکیەوە هەیە و تا ئێستا فەرمانبەرێک هەیە کە 2 کەیسی دەستپاکی لەسەرە لەو دادگایانی خۆمان ناهەڵێ بجوڵێنرێت. یاسا و دادگاکان بە دایکی هەموو سیستمێکی تەندروست دادەنرێت کە دەتوانێت هەموو هاوکێشەیەک یەکسام کاتەوە و ماف بۆ مافخوراوان بگێڕێتەوە. بەڵام ئەگەر یاسا سەروەر نەبوو تەنها ماسیا بچووکەکان دەگرێت و نەهەنگ و ماسیا گەورەکانیش وەک بەرزەکی بانان بۆی دەردەچن. بەمەش نادادپەروەری سەراپای کۆمەڵگە دەگرێتەوە و یاسا و چەسپاندنی دادپەروەری و سیستمی حکومڕانی
دەکەوێتە ژێر پرسیار و مەترسی. هەر بۆیە هەموو ڕاستکردنەوە و چاکسازیەک دەبێت لە یاسا و دادگاکانەوە دەست پێ بکات. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.